خوێندکارێک شازادەیەکی کوشت و یەکەم جەنگی جیهانی دروست کرد. دوای 19 ساڵ 4 کەس یاریەکیان کرد و جەنگی جیهانی دووەمیان دروست کرد. ئێستاش کوژرانی هاوڵاتیەکی ئەم عێراقەی خۆمان خەریکە جەنگی جیهانی سێیەم هەڵدەگیرسێنێ. سڵاو، من هێوارم، هەواڵی خۆش و ناخۆشم پێیە. خوێندکارێکی زانکۆ بە ناوی گاڤریلۆ پرێنسیپ لە 28 تەمموزی 1914 شازادەی نەمسا و هاوسەرەکەی کوشت و جەنگێکی وەهای دروست کرد کە پێی وترا جەنگی جیهانی یەکەم. جەنگێک تەنها لە 5 مانگی سەرەتایدا 1 ملیۆن قوربانی لێکەوتەوە. زیاتر لە 65 ملیۆن سەرباز بەشداری جەنگەکە بوون و بۆ یەکەم جار چەکی کیمیایی بەکارهات. زۆرتر لە 8 ملیۆن و 538 هەزار کەس بوونە قوربانی و دوو هێندەی ئەو ژمارەیەش بریندار بوون. دوای 4 ساڵ لە جەنگ و لە 1918 کۆتایی هاتوو. ئەمریکا براوەی یەکەم بوو. دوای 19 ساڵ لە 7 تەمموزی 1937 هیتلەر و مۆسۆلۆنی و ستالین و چێرچڵ یاریەکیان کرد و ناویان نا جەنگی جیهانی دووەم کە 70 دەوڵەت لە ئاسمان و دەریا و وشکانیدا خوێنیان ڕێژ. 100 ملیۆن سەرباز بەشدار بوون و زیاتر لە 70 ملیۆن کەس بوونە قوربانی. دوای وێرانکردنی هیرۆشیما و ناکازاکی لە یابان لەلایەن ئەمریکاوە بە چەکی ئەتۆمی لە ساڵی 1945 جەنگەکە کۆتایی هاتوو. لەمەشدا هەر ئەمریکا براوە بوو. لەوان گەڕێن نزیکەی مانگێک پێش ئێستا گەنجێکی عێراقی ئەمریکی بە ناوی نەورەس حەمید لە هێرشێکی موشەکی حیزبوڵڵا گیانی لەدەستدا. ئەوەش وای کرد ترەمپ هێرش بکاتە سەر کاروانێکی حیزبوڵڵا و 25 کەسیان لێ بکوژێت و دەیانی تریش بریندار بکات. ئێرانیش حەشدی شەعبی ناردە سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد و زیانی دەیان ملیۆن دۆلاری لێدان. پاشان ئەمریکا وەک دەڵێن بەهێزترین و دیارترین کەسایەتی ناوچەکەی کوشت کە قاسم سولەیمانی بوو. ئێران هەڕەشەی کرد و هێرشی کرد، بەڵام بێزیان بوو. ئەمانە پڕۆژکەی ئاگرێکی خوێناوین کە پێی دەوترێ جەنگی جیهانی سێیەم لەژێر ڕەحمی چەکی ئەتۆمی. ئەگەر دوور بێ لەم جەنگەدا کە بۆنی دێ تەنها 100 قڵاوەی ئەتۆمی بەکار بێ، هەفتەی یەکەم بە ملیۆنان هاوڵاتی گیان لەدەست دەدەن و زۆربەی جیهان وێران دەبێ. پاش 2 مانگ زەوی دەیبەستێ و سەرجەم ڕووەک و دارستانەکانی لەناو دەچن. دوای 2 ساڵ بەهۆی نەبوونی ڕووەک و خۆراک و بڵاوبوونەوەی نەخۆشی و قات و قڕی زیاتر لە 2 ملیار کەس دەمرن. زەویش 50 ساڵی دەوێ تا وردە وردە دەگەڕێتەوە دۆخی جارانی. مەترسن، لە سەدەی ڕابردوو 44 ساڵ جەنگی سارد بوو لە نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت، بەڵام کەسیان نەیانوێرا چەکی ئەتۆمی بەکاربێنن. بۆ؟ چونکە خۆیان چاک دەیانزانی ئەگەر یەکێکیان شارێک یان دوانی ئەوی تریانی لەسەر نەخشە نەهێشتایە زۆری نەدەویست لاکەی تر ئەوی بە تەواوی دەسڕیەوە لەسەر زەوی.